برسياني خويا أنا برسياني عينو عرنين عينو عرنين مينو يا ركان وين يفرنين مينو يا روين وين يفرنين بینەرانی بەڕێزم کاتتان باش ئازیزان خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر لە ڕێگەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا بووین بە میوانی ئێوەی هێژە گەشتەکانی ئەو دیوچیا زۆر جار جیا لەوەی کە سەردانی شار و دەڤەر و ناوچەکانی کردووە بڕێ جاریش لایەکی لە کەسایەتی و هونەرمەند و هۆنەرەکان کردووەتەوە ئەوەیە کە ئەم جارە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا میوانداری هونەرمەندێکی دەنگخۆشەکە ئەم جارە پێکەوە ئەڕۆین بۆ دەڤەری هەورامان و میوانداری هونەرمەندی دەنگخۆش خاتو لیمۆ هەورامی ئەەکەین بە یەکەوە ئەڕۆین گوێبێستی قسەکانی ئەبین و هەروەها ئەگەریش کرا چەند بەرهەمێک لە ئەو بەرهەمانەی کە ئامادەی کردووە و تا ئێستا پێشکەش بە هونەری کوردی کردووە ئێوەش هاوڕێمان بن با پێکەوە بڕۆنە لای خاتو لیمۆ هەورامی و بە یەکۆ هەورامیانە و سۆرانی قسە بکەین فەرموو خاتو لیمۆ وەختە بەخێر بۆ یاخوا جەنابیشت بەخێر بۆ یاخوا خێر بەی پێسە یەکەم پرسیاری تر بە دڵنیایەوە هەم من و هەم وینەرەکەشمان حەز کرا کورتێجە ژیانیت بێنی خەڵکو و کۆگەینی و دمایی من پرسیارەکەم چناک من لیمۆ هەورامیەنە فامیلێکم ئەمینین خەڵکو و دەگا و کەڕاوایە هەرجە دەگا و کەڕاوایە بە دنیا ئامێنە جەبنەماڵێەوە فرە گەورەنە یا خانەوادەوە فرە گەورەنە شاید واچ و زیاتر جە 150 کەسایسە کە سوکار و من بۆ دەدەوروبەر و مەریوانی و دەگا و ئیلاولانە ئیتر وێچم ئەڵام سۆرانیەنە بەڵام تاتەم هەورامی بیان ئیتر پێ من فاق مەکەڕ هەر زبانەوە شایانێ هەر لەهجەوە شاقسێ کەرو ئیسەیچە حدود و 28 ساڵن جە وڵات و کەنەدانە نیشورە چاگەنە زندگی کەر و ئیتەیسا مناوە سەردای و پێی منتەخە و مەریوان و بێمە بەڵێ وێنەرەوە شەویستکە خاتو لیمۆ وێش ئیسا نیشتەجێ وڵات و کەنەداینە و ئێمە بە فرسەت مازانە ئیم چەند ڕۆکە ئامێنەوە هەرچند بەداخەوە پەتا و کۆرۆنای پاسەشکردن کە گردما جێوێشکردین بەڵام ئێمە حەزما کرد چی هەلیە کەڵک وەرگێرمێ لیمۆ خان چەندی زانا دەنگەوەشە والله حەجە زاڕۆی و ئێمە خانەوادەگیمە هەر حەزما کردن جە گۆرانی واتەجە هۆنەری و نیشانە و بەڕاستی تاتەم ئەڵام گۆرانیە واچێنێ ئیتر ئێمەج هەر لێ وێمانە خانەوادەمانە عادی بێ پێ هەتا ژەنێوەج کناچێوەج گۆرانی واچە من حەجە زاڕۆی حەزم چەنەبێ بەڵام بەداخەوە فرەنگ درەنگ دەسم پەنە کرد و تاواچ و ئیمکاناتەوە کێ ئەشۆ بیایەتە بە هەردار دەلیلێ نەتاوام فرە درەنگ دەسم پەنە کرد واچمێ جە گۆشەوە ئاماژە تاپە نەکرد کە
حتا پێژەنێ گۆرانی واتەی فەرهەنگ و کولتورنە کوچێ واچمێ ناستنشە پێی تۆ وەربەستە نەبێ ناوەڵام من تایسە نەجەدان و کەس و کاریمەوە دەوروبەرمەوەرە هیچ مانەعەوە پەیواتە و گۆرانیم هیچ وەخت نەبیان ئیتە بەڵام شەرایەتەکە ئانە نەبیە بۆ نەک بە معناوانەیە کەسێ وەرو منش گێرتەوە من نازۆ من گۆرانی واچوو بەڵام ئیتە شەرایەتەکە یا دەوروبەرەکە منعەبیێنە یا وڵاتێەوە کێ منش شەنە ژیوێنە ئاوەختە گۆرانی واتێ هۆرامی یا مەسەڵەن حتا بە زبانێت تر مەسەڵەن پێسە سۆرانی پێسە مەسو فارسی چی نیشانە مەسەن فرەک کەمینێ بێنێ ساڵاییسە ئیتە چی دە ساڵی ئەخیرەوە براخی مەسەلێ گۆرانی واتێ و تەلەڤیزیۆنەکە و مەزانە فرەتر پێیژەنا کەوتبەر ئەیتە منیش دیم درەنگیش بیاوە لێ دەسم پەنە کرد و تاوام کە پاسەن بە شێوە تەجروبی و ئەزمموی دەسەپەنەکە یانی بە شێوەی واچی لوابی بەش و مۆسیقای وەنابۆت یا ئامێرە مۆسیقای فێربێبین نا پۆسە فقط پێشە تەجروبی ما باقی هونەرمەندا چەنی فێرە بێنێ بەڵێ وەڵام من هیچ موسیقیەوە یعنی نەبیان بە من بێواچۆ بۆ ئینە دەنگ و وەشا گۆرانی واچەیە تاوێم ئیتر یاواژەوە گەرەکەم بێ و شرۆح کەروونەوەنجە ئیتر خۆ دیارە وەختێک من گەرەکەم بێ شرۆح کەرو جەوڵات و کانەدایەکە چنە نەفری کوردێم ئێستێوە بلاخرە یۆشا بەنامێ کابراایەوە بەنامی ئیبراهیم هەولێری کی وێشش هەم کار و موسیقی کەرێ هەم گۆرانیە واچێ و خلاصە پێشناساکە واچە لوە ئاڵی منیش یاواژەوە جەجەمعەوەنە نیشێن مرە و شرۆعم کرد و چەنی موسیقی یەکۆمجار چەنی ئایشا بەنامەوە مەسەڵەن نیشتی مەرە گۆرانی واتەوە نیشا ئیتر دماوانەی چە بقانە هەر بەخاتەوە نەبیە و کەلاسی موسیقیا کوردی چا وڵاتانە یا من دوورە بێنە یا فرەت شێوێ بەخاتەوە مەسەلەی کاری و هەزار شێوێ بێنێ من هەر وێمەوە یانێ تا واچ و هەر وێم حەز کەرێنێ واچ و نەگین کردگە هیچ کەلاسێوەش نەلێ بێنە مەگە ئیدمای لوانێ بەعازێ کەلاس و چ بەڵام ئەوڵەوە دەستم پە نەکردەبێ هیچ تەجربێ وەم نەبێ ڕاستش يعني هر من بروانه بخوا غمناك وبسم يعني هر من بروانه بخوا غمناك وبسم عزيز قيري اشقي ضل والله بربوت الجسم امن قيري اشقي ضل والله بربوت الجسم بيمار موي بيمار من اخواني ودردارم بيمار موي بيمار من اخواني ودردارم لازم بحاكمنا كاو كرما كان ديارم لازم بحاكمنا كاو كرما كان ديارم و کێ فرەتەر تەسیرش بێ ملەترە یان ئاکاردانەوە و دەنگ و کێ یان کام هۆنەرمەند ئایا کەس تایبەت تەسیرش بێ مەسەڵەن واچی دەنگ و فڵان کەسین بەدڵا تەقلیدشکەری یان ڕۆژ و گۆرانیکاش واچی چی پاسە بێ؟ بەڵێ من زاڕۆ بێنە حتا هۆشمە 6-7 ساڵێم بێنە چاکەش و کۆوە زەمین ما بلوێنە بەڕاستی گۆرانیەکە و کە عوسمان هەورامی مەزان و گۆرانەکە و کاوسمان هەورامی مەسەڵ یۆ چانیشابێکی من هەمیشە واچێ ناشۆوە حەزکەرێنا بە دەنگیش ئەیتر ئەنێ بەوێم بە شتیا چەمانێش بە چەپڵێش بە هەچی نوع ئەو مەسەڵەن ئەی گۆرانیا تێکرارکەرێنەوە حەزکەرێن مەیتر بە دەنگیش بە تایبەتکە هەورامیش بێ و فرەتر حاڵی بێمە ئینە یەکۆم بێ ئەیتر دماوانێچە یۆ جێ مامەسە ناسر ڕەزازی مەسەڵەن یۆ چانیشابیان کە هەمیشە حەزم کردنجە دەنگیش پێسەوە هۆنەرمەندێەوە گەورەی کێجە کوردستان و هەر چوار پارچەکەن تاواچون بەناوبانگا ئینەچە یۆ چانیشابێن پێش ژەنێژ مەسەڵی خۆفەتانەی وەلیدی بێ چادەورانە نەمەسە ئێمە زاڕوێ بێنمەوە مەسە شەین تاڵەبانیە بێ مەسەڵەن ئینیشانە پێسە ژەنێەوە یعنی کورد زوانە گۆرانی واچی نەچە مەسەڵەن ئێمە تاسیر شابێ و ئانیشانە ئیتر دمایچ ئاوەختەشتە ژەنی یاچوو تەنیا کەسێەوە گۆرانی واچێ خاتو ناهید هەورامیە بێکێ چەنی شوەکەش دەست شاپەنە کردووی مەژنەوێن ئینە چە بەسەر بێ وەلی تاواچ و مەسەڵەن پێسە تاسیری مەسەڵەن مامەسا عوسمان بێ یا مامەسە ناسر ڕەزادی بێ ئینیشا فرەتر یەکەم بەرهەم کە تۆمارت کرد چە گۆرانیە بێ؟ یەکم بەرهەمم من ڕاستینە یەرێ بەرهەمێم یەکۆم جار پێوە تۆمار کردی هیچ ئەوەڵ گۆرانیەوەم تۆمار کردە بە موسیقیەوە ئەسە بە دڵم نەبێ و کێ پێسشنا شارەزای فرەت شێوێ بەنامێ ملووە پێ هەورامانی
ئینە بەسەڵ حاڵەتێ موسیقی کرمانجیش بن وە لە بە زبانێەوە هەورامی کێ بەسەڵەن واچنێش ئینە فرە بەدڵم نەبێ نەبێ بەڵامی تر دمای وەختی پرسیارم کە تەلویزیون و سرەیەکی بەنامەوە شاپێنیانێ لە لوانی پێی بلژیکی وانیشا دمایی گۆران کامیلشا بە من معرفی کردکێ هونەرمەندێەوە گۆرە و دەست و پەنجەوە عالشەن و ئەیتر مشا معرفی کردن ڕاستش یەرێ گۆرانیم یەکسەرە کیاسی پێ ئای لوانی پێ ئاگەیە یۆش بەنامێ گوڵە هەناری بێ یۆشە با بلمێ پێ هەورامانی بێ یۆشە چێژواچ و گوڵەکەم نەخشانم بێ ئینیشا لوانی لە ئای تۆمارم کردێ بە هەم زەبتێەوە عال و هەم کلیپێەوە وەشوکێ بەنەزەرەوە من فرەتر من خەڵکی شناسانی بەتایبەتە کوردستان و باشوورینە ئینە بێ چوونە فرەتر فێسبوک و چ هەل لێرەوە ڕێز و سپاس بۆ مامۆستا گۆران کامیل و حەز کرد و ئەجۆم گوڵە هەنارەکەت فرەتەر دلێ خەڵکینە دەنگدانەوەشت بێ قیمە کرد یەک کۆپلەمە ئەی گوڵە هەنارە لەواقعانە من سەر و ئاوارە بیە و زندگی وە مەرە وێچم شعرەکەم پێی نووسێنەوە وێچم ئاوازەکەم پێ ئێستۆ هینە مامەسا گۆرانیش دەستوەشی چەنەکە و منیش هەرپاسە کێ مەسە موسیقیەوە عال و دڵهین و یانێ کلیپەکەی چشکە بەردە بێمە دەگایەوە کۆنی حەڕێک پێسە ئا زەمانەیە من ئێرانە نەلوێ منە پاسە بێ گۆرانیەکەیش پاسە بێ گەماچوو عمێرە کەمێ گوڵە هێنارێ وای چێمە کەمێ گوڵە هێرەوە ئەریدما و باڵاو تۆ وای گیان بیان ڕەنێ جێڕۆوە ئەریدما و باڵاو تۆ وای گیان بیانێ ڕەنێ جێڕۆوە ئەمرە کەمێ گوڵە هێنار وای چێمە کەمێ گوڵە دیمەخان کۆنسرت و چی کردن یان هەر بەرهەمانێکە کۆنسردێەوە ماچوو ڕسمیە مەسەڵەن بە موسیقی سنەتیەوە ئینە بێ بەداخەوە نە چون ئا وڵاتە ئێمە کەم ئینە بێنەوە موسیقی نەبێ بەڵام دیارە جارە دە تەلەڤیزیون و سترایکینە بەرنامە بیان جە ئەڤینەنە جارێ بیانم جە کورساتەنە بیانم جە NRTنە یەرە جارێ بیانم ئی بەرنامە تەلەڤیزیۆنا بینەوە هەر پاسە چا وڵاتاوی منە پێسە هین و زەماوەنا و گۆرانی زەماوەنا یا نۆرۆزی پێ ئەمریکای پێشار و ناشوێڵی ئەمریکا دوێ دەفحی پێی بەنامەی نۆرۆزی و هەم پێی بەنامەی کوردیش فستیڤاڵی یا فستیڤاڵی کوردی لوێنە پێی داڵاسی لوێنە پێی بەرنامە ئینی شامە بێنێ بەڵام پێسە کۆنسەردێەوە چەنی موسیقیەوە هین نەبیان بەداخەوە لیمەخان بەرهەمی تازە هەندەستاوە بەرهەمی تازە من ئیجارە دوێ گۆرانیم تۆمار کردێنی بەرهەمی تازەمنە یۆشە هەر هیزی کە کردێنم کلیپ کێ بەدەست و پەنجە و شارام قەدیمی کە دەستژوەش بۆ و تۆمار و گۆرانیەکان یا زەبت و گۆرانیەکە چون بەنامەی دیلان نەسیری لا و گروپ وایشاوە زەبتم کردن و گۆرانی سنەتیێنێ هەردوو شەچەنی موسیقی سنەتی و گۆرانی خاوێنێ ئیشەڵاکێ بەدڵ و بینەرانی باجە ئایندەنە پەخشێبا یۆشاکردنم پلیۆ چایتر شاید وهارێ لێرەژۆ ڕێز و سڵاو بۆ کاک دیلانی نەسیری
برای هونەرمەندی بەڕێز مامۆستا سەعەدوڵڵای نەزیری و هەروەها کاکشاریەمی قەدیمی هیوادارین بتوانین بە زووترین کات ئەو بەرهەمانە ببینین. لیمۆخان بە دڵنیایی لوانی مەجلیسی و چوونە نیشتێنێرە مێمانی چوزان و پیلاپۆلارە ڕۆژاوەنە وەستێنیندا پەنەم پێماواچێ. ئەرێ بیان چێ پاسە کەمتر واتەنێم ڕاستەکەشکی مەسەن هەرکەس واچەدا بۆ گۆرانێ واچە چون جارێ پاسەنی وەختی ماشات منە حەچیچەوە هۆشت مشۆ ئاسە هیچت هۆش مەشۆ مەمەنۆ بەڵام ئەیتر پێشیش ئامان ئەگەر فرەچێوەکە نزیکی بیە بۆ یا مەسەڵەن جەمع وێما بیە بۆ ئەرێ تر مەسە پێش ئامان ئەچی کەمێ فرەتر گۆرانی هۆرامی چەنی موسیقیشا کەمە کەمێ سەختاواتەیشا بەڵێ بیان ئێمە باسمان سەر و لیمۆ هەورامی و تەسیر و دەنگدانەوە یان تەسیر و کاردانەوە و مامۆستا عوسمانی سیا چەمانەیەک ماچی یا مەسەن وردە بەزمە یا چیوە پاسێ بەڵێ بیان پێشامان سیا چەمانەیەک مەسەڵەن واچی وەلێ خۆ شاید تەنیا کەمێ سەخت بیە بۆ فەم یا واسەڵەن واتەنم بەڵێ سیا چەمانە یا وردە بەزمە یا دەدان و دەرەیە یا چەپڵێ برەچێ مەسەڵەن پێشامان ئەرێ نیشتێنیرە چەنی هونەرمەندی پیایی گۆرانیواری مەسە مامۆستا عوسمان ئیسا چانێمشۆ چا سەردەم نایتر مامۆستا عوسمان دەنگش نەمەنەوە کەشمە دەستاپە نەکردە بۆ یا ما باقی هونەرمەندایتەری بەڵێ من چەنی مامۆستا ئەحمەد حوسێنی هەردوو ساڵێکێ وەڵجە شار و هەڵبجێنە نیشتێن مێرە بەرنامەوە گێ تاقەت تەلەڤیزیون و سترایکیش نیا بێرە پێما مامۆستا ئەحمەد حوسێن بێ مامۆستا سیروانی کوڕش بێ من بێنە چاگەنە بەرنامەوە شانیا بێرە و من هەمیشە یۆجە تەشەکوری جێ مامۆستا ئەحمەد حوسێنی کەرو ئەنە چەنی ژەنا ئالا وەختە ژەنای هۆنەرمەندێنی شۆرە ئەسەن واقعان تایبەتیە ئەرزشا پێی منیۆرە یانێ کەممەوینۆ شاجە بەران مقابڵ و وێشۆ واقعان دەستوەشی چەنە کەروی نەفرەفرە چەنی مامۆستا عەتا زەڵمی گۆرانی ماواتنی چەنی کایەحیا ڕەواری گۆرانی ماواچێنێ ئیتر فرە بەرنامەی بێنێ مەسەڵەن لەبێمە پیکەش و کۆرە و مەسەن جەنواتە شاپێک تەلەڤیزیۆنی شارە فرێ پێشامانی گۆرانی ماواتنی پێوە بەڵێ چەنی ڕەخنە و خەڵکی ڕۆبەڕوو بێنی تایسە مەسەلەن ئیتر واتم کۆمەڵگا فرەوجاری مخالف و موافقەش هەن فرە و کەسی موافق و یان لایەنگر و هونەرین بڕێک هەنێجا کۆمەڵگانێکە دژ و هونەرینێ تایسە بیان کەسانی ڕەخنەت چەنەگەرا هەڵسوکەوت و شمەجەوەرا وەرشاوە چنین بیە ڕاستش فرەکەم تایسە من پێژامان من چون فەیسبووکە نەفرەتر فعالیت و گۆرانی و نیشامە بیان ئێرانی چنینە کەم بیان بەڵام جا حتا باشوور و کوردستانی و یاواچمە عێراقی و ماماچمی
فرەتر چاگەنە من تاواچ و بیێنە ڕۆمینە بیێنە فرە بە کەمی یانە نەدیانم کەسێەوە تایسە بێ واچە بە من ئیسە شاید مەسڵ دەنگم وەژنەوی یاواچە تۆ چی ژەنێوەنی گۆرانی ماشی یاواچۆ ئەی باەوە هیچ وەخچی پێسە پێی من پێش نامان نەوەڵا هیچ وەخچی پاسە نامان وەرەوە بەڵام ئیتر شاید مەسە کەسێک ئەگەر ڕێخنەوە مەسەڵن واتە بەژانە شعرەکەت پاسنێنە ئانە غەڵەتا یا ئانەشە پاسنەنە من قوبوڵش کەرو فرە مەمنون ئەجبوو کێ کەسێ ئەشکاڵێن پەنەوە چاکێ تاوانە کۆمەکە بە من لیمۆخان تەنیا بە هەورامی گۆرانی ماچی یان بە واچمێ زاراوەکاتەری پێسە کورمانجی ژووری پێسە کەڵۆڕی و ماباقیت من تایسە هەر بە کوردی سۆرانیش داواش و گۆرانی واتنە من حدود و شاید 15 کلیپم تایسە هەنە ئیسەشکێ دوێ ئینەشە هەر حەسێ بێنێنە تا دەفتم کردنی و یۆشاکردنی بلو حدود و 15 کلیپم هەنە ئیسە شاید فرە پرۆفشناڵی یا مەسەهینێ با ئیتر شاید ئەشکاڵی چاچەنە بووە لێ هەنێم شاید یەری چوارەشە هەر بە کوردی سۆرانی واتێنێم بەڵام کەرمانجی یا مەسەنینیم نەوەڵات تایسەر نەبیێت کە کەس نەبێن شاید کۆمەکم کەرەوە مەسەڵەن شێعرەکەش و یان زاراوەکەش دلم شيداي بالادا بالا برزي بوينه دلم شيداي بالادا بالا برزي بوينه دولا تشاوينا حزان تاويكم في بنوينه دولا تشاوينا حزان تاويكم في بنوينه اي كرة شوكالكم اي دراوسي مالكم اي كرة شوكالكم اي دراوسي مالكم وانا فرسي حالكم قل خنشا وهلالكم وانا فرسي حالكم قل خنشا وهلالكم منەیۆ وڵات و کەنەداینێ پەیماوە 25 ساڵە تاسیر و کاردانەوەش چەنین بیان هەم جەباری کولتوری وە هەم جەباری زوانی وە ئایا دوورش نەوەستێنیوە جە چوزان و فەزا و کوردەواریە کە وێمە هەنمە هەمجە عەرزم کردی هەمجە زوانە هەمجە کولتورنە نەخێر من 28 ساڵن دەواقعانە هەنا وڵات و کەنەداینێ بەڵام ئەگەر وا چوش حدود و ژێرە 4 ساڵێ چێوەڵ چەنی کاهیوای شا محەممەدی دەستژوەش بۆ منش بەردانی پێ مندەقە و پاوەی پێی شاعێرا و هونەرمەندان واگەی منش معرفی کردا ئایشەش بەرنامێ وە شەیانەوە نەپەی نیا بەنارە بە ئیحترامێ وەشوە وەختی نیشتێرە چەری من سوعالێ شاجە من پرسە هەرچنە ساڵێ نیێنی و چەری مەزوان و هەورای مەقسم کرده واقعا گرتە شوێ قشاکردانی پانێ چون هیچ ئیرادێەوە مە تایسە کەسی نەگرتن جە زوان و کەم کە هۆشم شیە بۆ پانێکێکی من واقعا ئی 28 ساڵە شاید چا وڵاتێکە مەگەر ئیتفاق کەسێەوە مەسەڵەن زبانێ هۆرای مانگێ جاری دوێ مانگی 4 کەلیمە قسەم چەنی کردەبوو یا تەلەفۆنی چەری کە سوکاری ولی هیچ زوان وێم هۆر نەشیان و هەر پاسە هیچ فەرهەنگ وێم ئەسەن نەواڕیەنە ینی فرە سادێ و فرە خاکێنەواتم لە پاسە چەنێ خەڵکی و ئامێ ناچوویکە هیچ کەس نەتاوانش حرەک شاید جە بەعزێ حرەکاتایەنە مەسەڵەن زانا بۆ شاینە خەڵکی لێ نیەنە حتا لیباس کردیم حتا مەسەڵەن قسە کردیم حتا ڕفتارم چەنی خەڵکی سادە بیم چەنی خەڵکی شاید ئانەکی واقعا فرە سادێ بوو بەعزێ چێوە هەنێ چون ڕاستەکەش وات و نەگینە پێسە ئەشکاڵەوەیسە من بۆ بەسە باسش کرد ولی حقیقەتەوەی نانێ خەڵکو ئاگەی فرە سادێنێ خەڵکو ئامەندەقانەیە من چاگەنە ژیوێنە پۆکەی ئەسەن هەر نەفت نەزان و دروێکەر و نەزان و مەسەڵەن خەڵک و کوڕ نەزان و مەسە چێوهایەوەم هەنێ چەنە خاهینکەر و خەڵک زاناینە مەسەڵەن من چی گەنە نەژیوێنە ئەگەنە من پێس فرە ئینسانێەوە سادێ و واتمە پاسە خاکێنە و هیچ زوان وێم نەوەڕەن هەم سۆرانی هەم هەورامی هەم لیباسم هیچم هیوادارم هەموو ژنان هەموو دایکان لە کوردەواری ئەوا بن نەکەوە کە ئەگەر بۆ ماوەیەکی کورت ڕۆشتنە شوێنێک چوزانم بڵێن با مناڵەکەمان لەهجەی نەبێت هیوادارم تێبگەن لیمۆخان پێی مانیاییمە بەرفشۆ ئەیسە بەزم بۆ چوزان و سیاچەمە هەرچیەت پەنەوەشە هەورامیانە کۆپلە کورتما پێشکەشکەری گیانێ دیێنەوین باوەونی تو خواسە حێریشیوە و تو گیانی داخمی
زاومه باوني ميه تخاك يسا ورج مبو يعني دخمي زاومه باوني ميه تخاك يسا ورج مبو دەمەوەژ بە یاخوای لی مخان لایە چێش چوزان و ژەنە و کورد فرە و جاری چوزان و جەوەخت و هەرمان کردێنە جەوەخت و کوورە زاڕەوەی کردێنە جەوەخت و هەڵیز ژەناینە هەمی شێلتەینە ئاهەنگێ تایبەتی وێشای بێنێ سەر و ئانیشای چە شمە چوزان کارتا کردەوە یان نا نەوەڵا بەداخەوە دەلیلەکە چژانێنە من واقعا فرە زاڕەوە بێنا لێ ناجبار ئینە مەسەڵەن شاید نەژنەوە بووم دنیاوتەنم کە زواتێنێژ وەێ وێم هێشتا ئینەمە کار نەکردن کێ مەساخەوە لێوە لێ هەن مەسەڵەن ژنەوتەنە مەسەماچۆ لای 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 ڕۆڵەگیا لای لای جەدارە ودنيا واي تانيا ويرتم ويل انا من ما تشوش تقرب ويج بقوش يجوغنا كريوي الاتفا راموش يجوغنا كريوي الاتفا راموش عفو کردێ من دەمەوەژ فرستادم بێدەنگم ڕاست فەرماوی دەمەوەژ بە یەخوام لیمەخان قسێتە پێی ماباقی هونەردا کە بە تایبەت جیلە جوانە کە دەست شپە نەکردن و بە تایبەت ژەنایان ئاکناچە کە کاری هونەری و بە تایبەت ئانەکە سەرنجەی فرێ بڵا بە فەرهەنگ و کولتور و دابوونەریتی و کوردی و فرە جارێ ئێمە هەم تێکستەکە هەم ئاواز و ئاهەنگەکە پەیوەندیە پاسەشا چنی کوردەواری نییە هەرچەنانێکە خۆ پێیوێش یاگەر ڕێز و حرمەتی نانە گیان وەلێ ئێمە فرە نیازاکە کاری وێمانەکەرمێ ڕاستش ئینە ئەشکاڵێەوە من تاواچ و پێسە ئەشکاڵی باسشکەر و هەر هۆنەرمەندەوە یاگی ئەحترام و ڕێزی شەنە پێ دەنگ و پێی هەر جۆرە گۆرانی واچە بەڵام ئێماشۆ یەک چێەوە هۆشمانەشۆ ئای زوانی و ئەسلی وێمانە من ئیسە حتا تەلەڤیزیون و ئەڤینە چن ئینەمە باس کرد بازێک کەسێک قینی شامانێ سە حەزمەکە و نامێشا بەر و سەرینەی باس مەکرد من ئەگەر گۆرانی هۆرامی ماچوو باش شعرەکەم هۆرامیە پا قەژنیا واچە سۆرانیش من ئەگەر گۆرانی سۆرانی ماچوو باش شعرەوە سۆرانیە انتخاب کرد و واچوو شتێنیش ئەگەر هیچ مەسەڵەن تۆ تەماشاکەری ئێمە ئیسە زبان یعنی گۆرانی واچە فرێشە بەتای بە جوانەکە تەماشاکەری ئاوازەوە تورکیش انتخابکردن خەریکا بە کوردی ماچەش ماچەوە ئینە مەسەڵەن بە نەزەرەوە من ئەشکاڵە یا مەسە کابرا مەسەڵەن سۆرانی زوانە گۆرانیەوە ئاوازەوە فارسیەشین کردێنە خۆ تۆ لوە فارسیەکەی واچە پێسەوەش ڕێکش واچە بە نەزەرە من فرەوەشترا تا تۆ ئانە باریش تێکەڵ کردێ ئێمە هینەکەوی مە خەریکەنجە دەزمێمی ئینە تەنیا نەتەنیا پێی هۆنەرمەندا هەتا موسیقیەکە موسیق زەنە کاجمەیە مەسەڵەن پێینە کاروێش ئاسانکەرە چێوێ مەسەف احساس کرا وەشترا چێوێ تازەترا پێی تەرەفەکەی مەیا چێوهایەوە ئیلا ئەولای مارا تێکەڵ و موسیقیەکە کەرا منینە باش کاڵسا من هرچی کاتم دردی دڵنی وین من هرچی کاتم دردی دڵنی وین باغەنبی باورن ئای مستەڵ بڵنی وین باغەنبی باورن ئای مستەڵ بڵنی وین وڵەکەم نەخشاونم شل و من باواونیم وڵەکەم نەخشاونیم شل و من باواونیم ماڵەکەی چۆڵی کرد یەرماڵی وێراونیم ماڵەکەی چۆڵی کرد یەرماڵی
خان چیوەوە کە من نەپەرسا بۆ شما حەز کردێ باسش کردێ من حەز کرد و سەر و زمانی کە زمانی هەورامی مشەخەسەنی سەوێم قسێ کرد و من پاسەی سە باسم کرد بەڕاستی ماچوو من 38 ساڵن جە وڵات وێ منە خارجەنە 28 ساڵەشە جە وڵات و کانەدای نەژی و زاڕێەوە بێنە هۆرستێنە لوێ ناجبەر وەلی ئەگەر کەسێک گۆشتۆ پێ قسەکار دەکەم زبان و من هەورامیە مەسەر فرە ئەشکاڵی وین و حتا مەسە من دەگاکەی وێچمانەی نەچم حتا گۆشتاچەنە بۆ گەرەکما واچوو شاپەنە مشەخەسەنی سەواچوو هەزار دانەجە هەورامی بی قسەکردەیشانە ئەشکاڵێ هەنی پێسە ئانێن بەخت هیچ وەخمە تاواچە بڵام پەنە فرێشە ماچە برام پەنێ هیچ وەخمە تاواچە ئەڵا ماچۆ ئەیە حتا مەسن ئیسە جوانەکە جە 20 ساڵێەوە مەسەڵە سەروار بێ حەسێبکەری فرە زبانەکەشە ئەدمەتاواچ و مەزان و خەتا ئاکانە مەزان و خەتا و چێشی نەئیچێەوە ئینە پێی من فرە سوالەنەوە قینی چی منە پێس نەبوو ئەلا ئێمە فچرە چێمە ئەلا بڵام پەنێ مەسەڵی چێوانە فرە مهمێنە ئێڵێ ئەگەر تۆ نەتای بە کارژبەری ئەشکاڵە زای چێژماچ چوون ئەگەر ئێمە ئەشۆ بە ئەشکاڵژی نەوینمێ تەماشاکەر هیچ فارسێوە نیان بێ مەسەل لەهجەکەوەش درۆسان لەهجەی تارانیەوە ئەسفەهانیەوە مەسەڵەن یاگێترەکەمێ لەهجەوەش وەلی نمە یا مەسە بە ئالای جۆرێتر واچە یا بە مەسە چێوێ ئینش ئەشکاڵێنی حتا جە سۆرانیچ نەئینە نییە ولی هەورامی خەریکە فرەخا من داوا کە جە جوانەکە ئینە فرە مهمە تۆ مەسڵی ئالاو تاتەکە ئیسا ڕۆی پاسە فێر کردێکی ئینە هۆش نەشیەوە ئینە واقعان تەوسیەوە من بێ واقعان حەز کرد و ئینە منەوە پاواتەکە هەرپاسە وڵتەرێک ئاماژەم کرد ئەلاو تاتەکە بە تایبەت ئەلایەکە سەرنجە بڵە زاڵەکە فێرکەرە پارێزنای زوانی و پارێزنای کولتوری یانێ پارێزنای وێما و پێشینە وێما و مێژوو وێما و وەش ناسنامەمانە ئەگەر نەبوو ئێمە هیچ نیەنمێ ڕاست فەرماوە ئەرا نییە ئەڵانێ بڵەن برە نییە پا ئاواتەکە تاومە زوانی پارێزنمێ و فرە سپاس کەروجە خاتولی مەهۆرایی من نانە خزمەتە من یۆچانەیەکی ئەوڵەن خانەوادەم واتم هیچ وەرە بە منشان نەگرتن پێ هیچ کارێەوە هۆنەری و ئازادە بێنە یعنی تایسە واچوو حدود و 38 جارێ وڵاتە دنیاکایش لوێنە پەینەیە واچوو بەڵام ئینێچە پێ من فرە مهێمە من واقعا تەشەکرشتن ئای شووەکەمە کێ ئەچی شاید واچوو یەرە ساڵە نام دوێ ساڵن یەرە ساڵە نامان لێ زندگی من وەلی هیچ وەخت هیچ کوچکترین وەرش بە من نەگێرتن پانەیەکی من پێکار و هەنەری بەڵکو پێ هەر بەرنامەی کلیپیم کردە بۆ هەر بەرنامەیە بکۆتن وەڵێ چەنی من بەرنامە ڕێزیش کردن پێ کارەکە من دەستوەشیشتە نەکەم فرە خاسا ئێمە چی گۆس فرە سپاس و کاک موختار مححمودی کەرمێ کە بەرحاڵ پشتیوانیشمە کەرۆ کە هامکاری تا کەرۆ و چیڕانە بەدڵنیاییەوە کەسێەوە گەرەکش بۆ کارەوە هوەری دەست بە نەکەرۆ پێویستش پانین کە کەسێەوە هانیش بۆ دەستیش گەرەوە تاوە بربەست وەش نەکردەی وێش گەورەترین چیوە. سپاس پێی بەشداری تا سپاس چانەی کە چی بەرنامەنە بەشداری تا کرد
پاواتەکە ئینەی یەکەم جارەوە بەڵام ئاخەجار نەبوو تاومێ بەجاران خزمەتان نەبیمێەوە سەر و بەرهەمەکە هێشتا قسێکردمی ئەگەر فەرمایشت تاوی نامی خزمەتان ممنون ناجە جەنابی چت هەر پاسەی بەرنامەتە پەیمەنیانە دەستوەشی تا چەنە کەروفرە یاگەی وەشحاڵینە و ئیشەڵاکی هەمیشە منی پێی فرە بەرنامەکە و جەنابی دوین و کێ کۆمەکتکردن بە هەر منتەقەوە بە هەر زبانێ و بە هەر گۆرانی واچەوە واقعان دەستوەشی جەنابی چت کەروی شەڵاکی هەمیشە منی و سالم بی بینەرانی بەڕێز ئەوەی لە ماوەی ڕابردوو پێشکەشکرا بەرنامە گەشتەکانی ئەو دیوچیا بوو کە تایبەت بوو بە وتوێر لەگەڵ هونەرمەند خاتو لیمۆ هەورامی بۆ هیوایەکە بەدڵتان بوو بێ تا بەرنمەیەکی تر شار و ناوچە و دەڤەر و ئاوایی و یان کەسایەتیەکی تر شاد و بەختەوەر بوو هەمیشە ماڵتان ناوار بێت.